کاتە و گشتوەختێکدان و خێر هاتی منە خزمەتدان بەرنامجە خۆشەکەدان بەرنامەجی نووشی گیاندان هاتی منە خزمەتدان بینەرە ئەزیزەکان و ئەی هەڵقە تازە کە ئەمڕۆ ئینشاءڵڵا مەجموعەی خواردن خۆشەرەدان دروستکەی من و تام و چیش خۆی بیاشتات یەکێک لەو خواردانە کە دوو ناویش دیرت یەکی گیانەوەسە کە وە پیشن تۆشکە و یەکی گیانەوە پیشت عرایس ئێمە محاولەکەی من ئینشاءڵڵا ئەمڕۆ شتێک فێردانکەی من کە ڕازەمەنی هەردوو تەرەف بوود و ڕازەمەنی هەموودان تاوان ئەیش لەوان داواکاری خۆتن تامان عادەتەن ئەی خواردنە حەسکەی من وەل ماستاوی خۆشی گەرادان و پێ من و وەل ئەوە داگیریم نێرادان تاوان خواردنەکەمان مکەوینات فرەنێتوات ئەی لاقیمەی گوش دیرم کە استعمال پیاز وەلیۆکەم و گەزەر و ئەی تەفاسیلە إضافة أرى حشواقي كيم نبنير موزاريلا إضافة أرى أو كطاوة كردي من دست كردي من التقديم كردن يك دو خوشي قرادان دروس كيمن دو قعادة أمرو كيمني غازي أرادان وصودا إن شاء الله هو دارم ودلدان بودو دل كشتان بخوازد إيسا أول جار قبل ما بيازقا بكمان أو قيمة سرتا قيمة خاص كمو أول جا سوري كمو طبعا قيمة أي جارة و كرا سوري كمو فريش نيتوام يعني أقل ملاحظة بكن أولا كرا بسا وحكم أو تو أي كرا خوي تشوري هانا قيمة فمن نيتوام كرا فرا وكار بارم تا خوار نقم فرا تشور درنشت إيسيش دي تشوري كم تا كرقم بتاعده دعاء أو قيمة كما ناوي طبعا أي قيمة يسأل ورشاو دان كمي على دو جشتي جبود يكي قلو تشتانا لازانيا جبود بس من يسا دوشاونا كما ناوي لازانيا أقدروس كردن لما إن شاء الله بايتا هينيش لازانيا قوي طريقة دروسي بكن بس وشرتيك هين إضافة بكن دوشاو يسا طبعا دعاء أو كمي وحال كرقم بتاعده قيمة كما تاوغم جوان ويشي وازه هيلمي تاوغم جوان قرمو بودو حاضر بود ما إلهي من حقيقة ظالما بين العزيزگان من خواردنينجي تركيا خواردنينجي خوشا تامو تشيش خوي ديرت إضافات فرش تشنيت بايمن مجرد جزر بايمن جزر مبروش إضافة أرى بياز هروي شوازة ويميش عادة محاولة كيمن مجموعي خواردنگان كرادان دروسي كيمن خواردن صحي بود و دير بود ل تشوري برزو أي تفاصيله إما محاولة كمني ستا قيمة كمان وردة بس كده حاضر بون من ليلى دي بس كمان لد كردن بيازة كم أجر ملاحظة بكن ناعملتي كم يتوام قرار بود بين الأزجان من رأي وصفة سير استعمال يكم يو خدان أجر فينن بكن ناوي أجر إيش حزان كن مكان ناوي شرط نيا مقايد دست خدان بون توينن وأي شو كاربارن هيش مشكلة نيا بيازة و سيرجا والجزر تياكل بكن بس نودا أو مجرد بس برشي بكر ياخد بياز برش كرياي جبود طبعا هيسيش بينر أزيزاقانم يوا وضل خودان أيلا وكارتيرن هيج مشكلينية من حسكم بيشكاقو كاربار محكم أوا كبيشكاقا تقريبا نايلت جزرقا ديار بيت عليه أجوان ما قيد دست خود هم بون ده رنده و منده و اشتیله
توێنێنەوە گەوراگە بکەنەی توێنێنەوە بچکەکە بکەنەی ئەوە دی لای خۆدان بینێت ئەگەر ملاحەڵەکەن قیمەگەم خەریکە تغییر ڕەنگ خۆی کرد تەقلیب کات فەیسەیشیمە هەڵدەی من تەقلیبی بکەی من دوای ئەوە ئەجاواجوان ئێدی وەکاری نایری من سێ دەستکەینە تەقلیب قیمەگەمان جوان کە دوای ئەوە تەغییر دەستکردە تەغییر ڕەنگی حاولەکەی من ئێریم نێو سراحەت خۆی هیچ عەجەلی نەکەی من اینجا دوای ئەوە هەم پیازەکە و هەم گەزەرەکە کەیمە ناو تاوەکە بسم الله طبعا بینە عەزیزەکانم ئەی خواردنە خۆشە سناکی گەهین ئیوارس هەم تامی خۆشە هەم تیر کرد يعني محاولة كان مناڵ حەز کە دەیت شتێلە درستی بکەنەرایەن هیچ لەوە خدان نێسینت مجرد بس وحاڵ هیچ نێتوات ها طبعا بینە لە عەزیزەکانم خواردنەکە مکوناتی فرە بەسیتە خوێوە کارتێری من والنعناع مجفف ياخذ نعناع وشك هاراو انجا بابريكا اشتواي منو إضافة أرى ببرشو خي بس جاري إما اشتري ناكي من ناري تاكو رنگو شيش خواردنگم وكاملي ببينم إيسيش بيني رأزقانم أقر ملاحظة كان شين قيمة دەستکردە تەغییر ڕەنگ طبعا خۆی مەجموعەی گۆپی ئیشت تۆشکە و مەجموعەیەکی شۆپی ئیشت عەرایز دی ئیمە خۆمان هەر و ئەی ناوە وتیم نەی تۆشکە عالەمە سیسە حاڵی بوو دیژە دۆشکە دۆشکەنە تۆشکە فئیسە بینە لە عەزیزەکانم لێ مەرحەلە دەستکەمە تەبهیر تبهيركم فرة بسيطة مجرد خير رشطان أويش لورد شاودان بيبرش عفوا خيرش بيبرش خيرشنا بيبرش بافرنود مجرد أو يعني تقريبا نيم كوتشك إضافة أرى بابريكاي مدخن من بابريكاي مدخن هو كار هاوردم نيم كوتشك كشتيرا دا نسريا إن شاء الله إضافة أرى خي طبعا إما خي دائما يجي من حسب رغبة خودان لأن جماعة ديري من ضغطو تجديرا إضافة أرى نعناعي مجفف ياخد نعناع وشك هارا طبعا يدي لا ياخدها ميند أقري وحس كان خێ فرەوە کارتێرن و یا خێ وەکەمەوە کارتێرن بینە عەزیزەکانمان چیمنە فاسری گوتیمنە و خواردنەکە ئەرادان خەڵاسکەی من جاری چاوەڕی ماهم بینەرە عەزیزەکانمان هاتیمنەوە خزمەتدان لە دوای ئەی فاصلە بیچگە طبعا كرسيمة أي مرحلة إنه قيمة قم تقريبا حاضر بي لشاوري كم استراحت بكت يك تشاليش لناو كنم أوها يك تشال لناو راس كنم أوها إستيم حمص معجون طماطم كم أقدر ملاحظة كان جوان حمسي كم تا بو سرد نميند إضافة رعوة مجاد باي أوت يكالي كم بين العزيزان مان أي وصفة تينن وكاري بارن أرى لازانيا يش هم بود يسدي كما دس كما تيكال كردن كشت مكونات
بە ماجۆن تەماتەکە یاخود ئەو تەماتەکە فرێنەوت تاکو کێشارەمان دروست نەکرد و فرە تام ماجۆن نەدەت بەتیم کەمەکەمە ئاوها جوان تەوزیع ئەیکەم لەبان کشت قیمەگە و چاوەڕی کەم جوان حاضر بوو. طبعا هەر خۆی تاوەگە هەم استیفادە لە لیکەم و نایلم فڕ بدرێت و حکوم ئەوە کە وەکاری تێرم نەکەی تاوەگە وەکارم تێت بینەرە ئەزیزەکان من خۆی طریقە ئەسڵێگەی گوشتەکە هەروە کاڵی بەهارات کرێت و پیاز کرێت ناوی کرێدە ناو ئەی نانە ئەمجا مەسح کرێت وەی نانم ئەنجا نانی تر کرێدەبانی و کرێدە ناو گرێڵ بەس ئێمە چونکە مەعدات مەطاعم نێسمان بە تەسهیلی کەمەرادان و خۆشتریش دەرچێت و ئەطمئنان لەلیکەم کە بڕشایە و حاضر بێ و ئستیواگەم کاملە. طبعا خۆی ئەسڵێگەی وتمەپیدان ئەجیزەی خاص دیرت کرێ دەبانی مثلا گرێڵ دیرت گرێڵ هەمبەرگەر یا گرێڵ خەڵووس کرێ دەبانی و شێوازێک جوان حاضر کرێت بەڵام ئێمە ئەی معداتە نێسمان خۆی ئەجیزەی خاص دیرت إضافة أرى أو كإما أجهزة وأن لمال دس ناكفت فمجبوري من وي طريقة بكيمني. طبعا بينا لازم جانم كرسيمة أي مرحلة أجر ملاحظة كان قيمة جم حاضرة كرسيمة أي مرحلة قيمة جم حاضرة وجوان كاميرا جسر دام بدي كحاضر بيو طواو دي ليزياتر با هين نوت تهر وطريق وي بمينت يسيش خەمەی ئەولا تا بارم نانەگانم بارم و چشت کەمەنەوێت. طبعا نانەگەم هیچ ناتوات با نێژی من سۆس و ئەی شتەی لە کەیم نەناوی فەئەی داعین ێرە شتێر لێنە خۆی قیمەگەم تەڕە نیەتوان فرە چشت بکەمەناوی. دوو طریقە دیرن ئەگەر حەز ناکەن فرە دروست بکەن من محاولەکەمەی کەم یەک شتێرەدان دروست کەمیسم دوو طریقە دیرن یەکێک لە طریقەکان کەنەی نیوە و ئەوها کەپسیکەن و یەکێک لە طریقەکان کە حەشواگان بزان بەش چەند ساندویچکەت یاخود بەش چەند تۆشکەکەت من محاولەکەم مەجموعەی کەمە ناوی تا فرێش نەوت تاکو هەم قرس نەوت لە بان مەعیدە و هینیش نەوت تبذير نكيمن يسيج بينا لأزقانم. طبعا عادة أي خوارد نيلة توزي دلكزة دروسكت ياخود توزي جالي دروسكت صودا بخون يا محاولة كان تشتي قولي وبخون كا توش HTL لدى النكد مثلا دو ونعناع وليمون مثلا صودا HTL ماس اكتيفيا دائما خواردن اسباب دڵەکزە دروست کردن ئەحماض ناو خواردنەگەس فأحماض ناو خواردن تعرضت كدرا دڵەکزە را وعربي وبيجي من لعبان نفس وأي تشتيله فإجباري طبعا لأن خواردنەگەم ئەحماض فرها ناوي لابد أوا طبعا كرسيمي محتاج ملاحظة كردن طاوقم نبردم أرى يعني إيسا من وكاري تيرم عليها إيسا تيم أي بانير موزاريلا ديرم كلكش يونيك هز ولكش يونيك دس كفت يعني أجر أوين يزانت بانير موزاريلا تشز بانير بيتزا هي طبعا فربي بس للأسف مخرجة كمان ما شاء الله خواردي فيما دي مجبوري من لبابا كار بكم هي مخرجة فرنا أخذ يساتيم هر ويش شوازة قاتيك تر أرينم تاكو دسكما حاضر بون يسهم تيمو شكم طاوقم داقرسينم
بۆی شێوازە تاوەگەم داگرسینم وتیم ئەی ئەزیزە کەیم لە ناو تاوە هەروەها و دوای ئەوە دی دەستکەیمە بەس کزەوکەی من ئاگرێ و دەستکەیمە حازرکردنی وە جوانترین شێواز ئینشاڵڵاوە دڵدان بود و هیوادارم دڵدان بخوازت. عزیزەکانمان ئەی خواردنە خۆی هەروەها وتمفیدان خواردنی ئوسول معینی دیرت ئوسولی تورکیا بە ئێمە وەی شێوازەرادان دروستی کردی من کە هیوادارم ئینشاڵڵا و دڵدان بود مکوناتەکانی فرەبەستی بیۆکۆیلەکە لەبەر چاودانبی مکوناتەکەی نعناداشتی من خوێداشتی من پاپریکای شیرین-داشتی من وەل ئەگەر تێدەبیردان دۆشاو تەماتەیش کردیم لە ناوی دۆشاو تەماتەکە هەروەها ماجۆن تەماتە ئێڵافەتە نەرا پیاز و گەزەر و زبدە هیچ تێرە کشتی ئێڵافە کردی من و ئیسا دی وردە وردە چاوەڕێکەم ڕەنگەکەی تەغیر بود تاکو قەڵبی بکەم فمن لێی دەقە کە محاولەکەم نانەکەم نەلکێ دۆ تاوەگە تاوێتی ڤاڵوە کاربارن لێوە بزانن ئەی ڕەنگە کە ڕسیمە ئەی ڕەنگە هەم توات تا پەنیرەکەم کشتی جوان بتاوێدە و مشکلە رام دروست نەکرد فەیمە ئینشاڵڵا محاولەکەی من وە کامل تەفاسیلی حازری بکەی من ئەلێوەوەی شێوازە تاکو پەنیرەکەم دەست کردە تاوانەوە دەستکیشیش دایمەن بیردان نەچێت وە کاربارن بینەرە عەزیزەکانم ئەلێوە تا تەوزیع حرارەکە بکەم لەبان هەردوو تەرەف ئێوە محاولەکە نێوە کاربارن من خۆم عادەتەن و حکوم کارەکەی خۆم دەستم مردیە فەیوە محاولە بکەن چشتوە کاربارن بە دەستدان نەسوزت کەمێکم مایە چاوەڕێکەم پەنیرەکەم جوان بتاوێدە و تاکو بام تەقلیب سەریع ئەرای بکەم ئەگەر مصەورەگەران بۆ دەی بزانن کە ڕسیمە ئەی مەرحەلە دی قابل ئەوەسە قەڵبە و بکرێت بەسجاری چاوەڕێکەم با عەجەلە نەکەم چاوەڕێکەم و نێتوانم عەجەلە بکەم تاکو جوان جوان تەحمیز نەوت طبعا دوو طریقە دیرن ئەرە قەڵبە و کردن ئیسە فێردان کەم مەسەلەن قاپێک لێوا بیاشتان لە ماڵ قاپەکە ئەلێوادانن و قەڵبیکەن و اینجا کەنەوەی و ناوی بەس چاوەڕێکەم دەرەجەی تەحمیسەکەم بڕەزدەوە مەرحەلە کە من بتوامەی تقریبا ڕستی ئەو مەرحەلە کە من بتوامەی فرە خيارات دیرن مثلا ئەی تەختە کش ماڵێک دڵنیام تەختەی پیزا هەناوی مثلا ئەی تەختەوە کاربارن قاپی وە کاربارن هیچ مشکلە نییە مجرد فرە بەسیتە شتەکە هەروەی شیوازە دی بنەوەی کەنی ناو تاوەگەدان هەروەی شیوازە تاکو تەحمیر خۆی بۆ و حاضر بود و بخەینەی لاوە طبعا ئیسا محتاج ئەیەکەی من تاکو ئەو تۆشکە بکەینەبانی حەزکەم کەمی وەحاڵ زەیتوات و حکوم ئەوە مەسەلەن بابژی من با فرچەکە باری من کەمی زەیتوات لەبوود ئەوە کە وشک نەوت ئەلێوە جوان کەمی قەراقتاوەگە تا بژدە ژیر ئەو نانە ئەلێوە وە جوانی حەزکەم کەمی زەیت احتیاج کرد لەبوود ئەوە زەیت کرد مناوی سێش چاوەڕێکەم ئەو لاگەی تریشی تەحمیس بود جوانە خەریکە تەحمیس بود ئێوە توێنن سوقلێک بخەنەبانی پرسێک بخەنەبانی
تاکو هین بود زیاتر دروست بود ئیسەیش بینە لە ئەزیزەکان چین لە فاسڵی و تیمنەوە خزمەتدان کە وەجبەکەدان حازر بکەین. زەگانمان هاتیونەوە خزمەتدان لە دوای ئەی فاصلە بیجوورە ئێستاش دەبان ئێمە کەمێکە تقریبا خلاص کردی من هەرسێ حەشواگە خلاص کردی من یەک دەنیگیان مایە ئەیش کەمێک بەس تەحمیز توات تا دوای ئەوە ئەویش دەستکەمە تەقدیمکردن ئەوان قاپ تەقدیمەکەم کەالعادە قاپەکەی مەحبوب المەلاهینە ئەی قاپە مخارەکەمەوە پێی تەقدیم کەم ئەیش تێریم لە ئێلاتە جوان وردە بوڕینیان طبعا ئەگەر ملاحەظەی ئەحمێرارەکە بکەن کیفایەتێسی بالەوە زیاتر قرمز نەوت یاخود زیاتر ئەحمێرار نەوت بەسی سەعادەتەن من ئەی دارەیش هەروە کاتێرمەرە تەقطیع و تەقدیم طبعا بینە لە ئەزیزەکانمان لە دوایەوەکەی سەرادان خلاصی کەم زەڵاتەی بیوازش دروستکەی من زەڵاتەی بیوازیش فرە ئاسانە پیازە والمعدنوس وترشە سماق و زەیت زەیتون ئەو شتێ لەکەیم لە ناوی خۆشە ئەرایە طبعا ئەیش حازر بی ئیسەتیان هەر کەالعادە ئەگەر توێنن خۆدانیش ئەی حرەکەوە کاربارن تاکو چ شتێکە سەقنە ئەگەر ملاحەظەی ئەحمێرارەگەی بکەن ئەحمێراری فرە جوانە کە ڕەسێ ئی مەرحەلە کیفایەتمە لاومەی ئەیش هەر وەختی وتمەپیدان وە کاری تێرمە و تێم جوان کشماڵێک دڵنیام ئەی مەقەسە هاناوی ئەگەریش ئیوە نێزدان مشکلە نییە مجرد بەس ئەو قەراغانە بۆڕن کە زیادەس و فڕینێن مەقێت بوون نانە گونا حەفر بدرێت ئەلێوا جوان لە ناوڕاستە و بڕنەی ئەوە جوان دیوە توێنن بیچکتریەوە بکەن یاخود توێنن گەورە تریەوە بکەن لای خۆدان مینت ئەلێوە بوو تاکۆ ئەو ناوەهینەکە ئێوەدی لای خۆدا مینت گەورە بووت یاخود بیچک بووت ئەلێوە جوان دەستکەنە ئاسکردنی وە یەک لە یەک نزیک بوو و حکم ئەوە کە کەمێگەمان فرست تاکو بەش هینەگە بکرد جوان کارێگە ئەوە هەروەها مادام زیادە نێناوی دایرەک بڕمەی ئەلێوە جوان بڕمەی مسۆرەگەران بۆ دەی پەنیرەکەی پڕە مجموعەی کەسێک احتیمالە وەپی بژێت عڕایس هیچ مشکلەمان نییە عڕایس بووت ئەوە بوو مهم تامەگەی خۆش بووت ئەیش کەالعادە ئەگەر بەحاڵکەین زیادەگانی بۆڕی من جوان لە ناوڕاستە و بڕیمنەی ئاسانە هیچ ناپات سەهلە کەش کەسێک توێنێت لە ماڵ دروستی بکات شتێک فرە بەسیتە ئەلێوە جوان کەمنی ناوڕاستگەشت لەبوو دەوت بەپیدان کەمێگەی فرست وەکوم ئەی بنسبەتەرە تۆشکە یاخود عڕایسەکەمان
وەی شێوازەبی ئەیسەتیم یەک زەڵاتەی محاولەکەم زەڵاتەی خۆشیک دروست بکەم زەڵاتەکەیش هەر هەمان شێواز تورکیا خۆشە تامدارە ینی ئەرێ بنسبەتەرە تۆشکەکە با جاری لەو لابوود تا زەڵاتەگەرادان دروستکەین بینە رازیزەکانم یەکیت لە تایبەتمەندیەکانی خواردنە کە خواردنی سەحەیە خۆشە سووکە فرە قورس نییە مکۆناتەکەیەوەکە لە بەرچادامی نان تۆرتێلەوە کار هاوردی من قیمەوە کار هاوردی من دەستکی شەکەمانیش دڕیا سەدەنێکی پازەکەیم نەدەست نان تۆرتێلە قیمە گەزەر والبياز والنعناعي وشك هاراو والكمي بابريكاي مدخنيش كردي من ناوي إضافة أرا كمي زبديش وكارها ودي من أرا تحميل سوخة دواء أوكا كشتي حاضر كردي من كمي دوشاو ياخد دو كوتشوك دوشاو تماتا كردي من ناوي ودواء أوكا حاضر بي خلاصي كردي من نان تورتيلاغا لدواء نان تورتيلاغي وتوين نان ساج وكار بارن توين نان ماليش وكار بارن هيش مشكلة دانية من نان تورتيلا وكار هاوردم وإضافة را بنير موزاريلا ياخد بنير بيتزا ياخد بنير عكاوي أويش كردي من ناوي دواء أو كبسي كردي من وتحميسي كردي من ورسي من أي مرحلة تحميسة كفاية يسي دواء أو يك زلاتي بيوازيجيش أري حاضر كيمن زلاتي بيواز أصول أي زلاطة عثمانية يعني كواتا أصولة تركيا بيواز فرق آسانة أوش حزنا كد بخودي مجبور نية دروسي بكد مكوناتها بيازا معدنوسة ترشة سماقة وزيت زيتونيشة أو تشتيلة كنناوي إضافة أرى جوانكاري هنا فرق إضافة دد أرى جوانكاري أي قافة جوانم طبعا من حس كردم لقابي جودتر رادان بنمي بس حزنا كردم لبوده وتنبا پر نودو ياخد نقص نمي مثل قافة بين رأس عنوان إيسيش بيواز رادان حاضر كم بيواز فر سهلة مجرد بياز تايمن أو بياز فرق آسانة زلاتي بيواز تونن و بياز قرمزيش دروسي بكن و تونن و زرد و ياخد ويتشرمية بس خوي أرا ويتشرمية دروس كريت تا رنگ هنا قرادان در بكت بابيجي من رنگ ترشة سماقة جو كروزاقا أرادان در بكت إيسا شرايح بيتشك توام نية توام فرق ورابود تا لدم آسان بود أي زلاطة تقريبا والمشاويش خوريات والمشاوي خوشة بخوريات واللحمة بعجينيش ياخد خوريات بقيمش هر خوريات وهينيش تونن والأي توشكا وأي ترتيباتيش هر خوريات طبعا إيسيش هر كروزيش ياخد معدنوس أراي وكاتيري من غافر نود بين رزقانم اگر مصورة قدم بدي معدنوس ياخد كروز من حس كرد معدنوس كاناي بين رزقانم إيسا ايا تيكال كيمن والبيازقام وتشيمنا فاصليك بسيط و تيمنوا خزمەتدان جاری چاوەڕیم بوون. بینە ئازیزەکانمان هاتوونە خزمەتدان کە دوای ئەوە پیاز و مادۆناسەکە کردیم لەناوی ئەیسەتیم ترشە سماق طبعا مكونات كشتيرادان نووسریایە
ترش السماق و عيش زيت زيتونة كفاية تيسي با فرا تشت لناينو إضافة أرى تيكل كردن والشوازة تيكل يكيمنو عضلاتي بوازة كمانيش حاضرة الواجبان حاضري كاملة يسيشتيم دي دست كما جوانكاري تا دوای ئەوە ماسی خۆشیگەرەدان دروست بکەین. هەر مەکۆینات زەڵاتەکەیش ئیوە دین فرە سەهلە و بەسیتە هیچ نێفات مجرد کەمی زیت زەیتون و هینیش بەکار هاوردی من ئیسەیش تێم دەستکەمە کارە خۆشەکەمان جوانکاری طبعا جوانکاریەکە کە فێردان کردبیم پێش وەختە ئەگە تێدەبیردە لێوا دوو گوڵکەی من فرە بەسیتە بەس ئێوە مەحاولە بکەن ئەی هینی لەرەگەر زانن ساعبە نەکەنەی مەقەیت خۆدان بوون ئەلێوا جوان یەکی خەمە ئەی سەر و یەکی خەمە ئەو سەر ئەیش هەر تەبیعی دەتیکەم بە شێوازە كرزيش من حظ كمان جوانكاري تماتي كرزي. طبعا اگر ملاحظة كان اثناء تزيين كمي دنجم كزبوت لبروا تركيز كم نبود او دنجم كزبكم مخير دست بدامون جوان ئەیسەیش تێم حەبیب المەلاینیش وەکار تێرم کە بینەرە عەزیزەکانمان تقریبا تای مەرحەلە تەواوی ئیسە تێم ئەی دەبس ڕۆمان دیری من دەبس ڕۆمانەکە كيم نباني هلوا فرنود كمبود نكو كسيك حزوة دوس رمان نود ششت بسيتي كيم نباني بس كفاية تيسي ايا بالنسبة لها طبقة كمان اي تشت بسيطة بي هوادار ان شاء الله ودل دان بودو وخۆش بود و وەلادان و تامدار بود. ئیسەیش لە دوای دروستکردنی ئەو تەبەقە دەستکەیمنە دروستکردنی ماستاوێکی خۆش و طریقەی تازە یەکی لەو بابەتانە کە ماستە إضافة أرى صودا إضافة أرى نعناع فريش إضافة أرى مجموعي مثلا ليمون فريش يسيش وكوت مفيدان نعناع طايمن والبابتي بابجي من ليمون أي تفاصيل تاخد دوغا ما خوش بود يمكن ولادانا وغريب بود انه نعناع وصودا وايجتيلا بس دوني ابون فرفرة خوشة قبل ما ادرس بكيما نصيحي كالعادة نصيحي خوشي قديم نفيدان چاودان وخودان بود لنا خواردن فرا تششت مخون
هیوادارم انشاءله صحت خۆشەرادان خوازم وەل ئەوە کە من صح جار هەست زەیت نەباتی وە کارتێرم جار هەست شتێری بۆ کاتێرم سەحی نییە حاڵێکی محاولە بکەنیەوە سەحی بوون ئەوەی شەکرە دیرت هەم توێنت لێ بخۆت ئەوەی زەغت دیرت بەس محاولەکەنە وەختە نانەگەی تەبدیل بکەن وەنان گوێ و ئەی تەفاسیلە و ئینشاءڵڵا هیوادارم سەحەت ئەرا کشتدان کە خاسترین حیات بیاشتان و قەت نەخۆشی و چشنەیە دەڕیدان ڕاضیش بیردان نەچێت بە تایبەت گەنجەکانمان هیچ هین مەکەن یعنی هیچ قسووری نەکەن وەڵ خۆدانە ریاضە مهمە ئەگەر ئەرا من بووت ئەگەر ئەرا ئیوە بووت ئەگەر ئەرا هەر کەسێک بووت یعنی هیچ شتێک نییە بیژی من وەڵاهی کش کەسێک وەپی ناکرێت نەوەڵا سەهلە و بەسیتە و قاعە ئیسە مانگی بکەن 20,000 25,000 بچن تەمرین بکەن پیرەکان گەنجەکان ئەوانەی کە تازە ژن هاوردنە لێنەوانەی کە تازە ژن بارن یەکسەر کەری شەرایان دروست بوو بە محاولە بکەن بچن قاعە بکەن تاکو مەشاکل سەحی ئەرادان دروست نەوت ینی من خۆشدان تام لە بوودەوە نەسیحەتدان بکەم گەنجەکان لێلا و ڕسالەی گەرادان نارم خۆزگەوە دای بە ئەوان بەنامجەکە بدین تا بکەفنە ناوی بینەرەگانم ئەزیزەکانم ینی ئەگەر تو ژن هاوردیرە معنەیەوە نییە ژن خزمەت کارتووە ڕاستە یعنی مساعدەت کرد کارخۆی کرد لە ماڵ بەسفینە سلۆقەتی وی شارمەتیانە یعنی شەک نییە لە ژنەکە بەس خۆی تەنظیف و قاپ و مناڵ و کەلپەل و دار و بەرد ئەوەش کەمی وەلیانەوە ها مساعدەیەکیان بکەن چاودانەوە پیانەوە بووت هیچ ناتوات قاپشوردن چەست کار 5 دەقەت ژنەکانی شەگەر شوێگاندان قاپەرەدان نەشوردن قاپ هین بارن قاپ سەفەری بارن قەڕک بخەنە سەریان خۆدان قاپ سەفەری بانەوە قاپ سەفەری خواردن بەنەپیان ئەو وەختێدی مەجبورن قاپ خۆدانە بشۆ و نایژم مەجبوریە شتەکە بەسدی یارمەتیدانە و قەیچەکەت بە یارمەتی دەر هەردوو لابوود ئەگەر پیاو بوو دەگەر ژن بووت ئەگەر خاستەن ئەوانەی کە مۆڵدەفن بینەرازی زەگانمان ئەیسەیش چیم نەفاسەلی گوتێمنەوە ماستا خۆشەکەدان دەجووزکەی من جاری چاوەڕێ بوو بینەرە ئەزیزەکانمان هاتیمنەوە خزمەتدان کە ئەی دۆ خۆشارادان دروستکەی من یەکێک لە بابەتی ئەم ئەهینە ماستە ئەفۆن ینی ماسێک نەترسن ماسوە کاربارن با فرەبوت ئیسە من محاولەکەم مەجموعەیەک دروستکەم تا بەش خۆمانیش بکرد ئێستیم کەمی وەحاڵ ئاو کەمەناوی ئاو فرەنا کەمەناوی یان خۆم سەودا دیرم وەحاڵ ینی بەس ئەرا تەفیر بەسە کیفایەتە ئیسەیش ئەوە یەک سەودا ئەوە دوو سەودا ئەویش زان نەرا سەوداکردنەوەی و حکوم ئەوە کە غازی دەربچێت فلەبود ئەوە سەوداکردنەوەی ئیضافەتەن ئەرا خێ ئەویش خێ با خێگەفرێنەوە و کەل ئادەم خۆی سەوداگە خۆی لەیمون هاناوی کەمی هین توای من لەیمون توای من و تۆکڵەگێ و ئەوە سێ دەنگ لەیمون ئەو تۆکڵەگێ و ئەیش بە خەسارنەوەت ئیسە بینەرە ئەزیزەکانم ئەفۆن با کەمی نەقناش بکەین لەناوی ناخۆشە ئەویش نانا سێشتیان من دێنەی خەڵاتە بینەرە ئەزیزەکانم
بەشی ئەیە وەستراحەت خۆی بووە حاضر بوو خلاصە تازەکانمان تێرینن ئایەدی وەستراحەت خۆی تێکەڵ بوو ئێمە تا ئەوە تێکەڵ بوو بەفر تێری من لەبوودەوە بەفرەگە نەکردمە ناو خەڵاتەکە لەبوودەوە بەفرەگە نەکردمە ناو ماسەکە و حەکەمەوە نەکە دەی سمودێرە کە محاولەکەم لێلا بوود خاسترە نێوە جوان یان ئەی خواردنەیەوەل بچیەوە بخورێت یاوەل ماستاوە چشت بخورێت لەو زیاتر بۆ ناحەوە چشتی تر بخۆیدی يا الله بسم الله سيش تيم ايوه كامل خلاص بسم الله ملاحظة الزبدة كان الزبدة أراي دروس كرت سيش بس يبقى يعني شوي من هاي كمان والأوان كتوزيلي من باري من جوان كاريرا قافقان ما مقيمن ويك ودو وسي والكمي نعناش تيريمن قص قوانيش كيم ناوي كمي قص قوانيش لكش دس شنيق ودس دان كفت حاليا موسم خويسي كمي اليوان نعيش على جوان كاري كمي ناوي إضافة على قص قواني قدي لاي خدا مينت كانينا وما ساق خوي وجيا دانني خودان زانن من اليوان جوان اگر خودان حس کن تکل بکن ایوه شیوازه ایوه دارم انشالله و دلدان بود بینه رازیزگانم و آسیم نکوتای حلقه من که ای خوارد نخوشی لردان تقدیم کردی من جاری لای منو خو حافظ را حلقه داهاتوو انشاءالله و دڵدان بوو جاری لای منەوە خۆ حافیز